بینەرانی پایتەخت میدیا سڵاوتان لێبێت ئەو وێنانی کە ڕاستەوە خۆ دەیبینن لە چاوی کامێرای پایتەخت میدیاوە ئەوە بەردەم بەڕێوەبەرایەتی ئاماری سلێمانیە ژمارەیەک لە بژمێرەکانی سەرژمێری کە پرۆسەیەک بوو لە عێراق لە تەواوی عێراق وەرێمی کوردستان ئەنجام درا ئەو کارمەندانی کە بەشداریان کرد لە پرۆسەی سەرژمێری عێراق لێرە گربوونەتەوە و ناڕەزایەتی دەردەبڕن پاژەوەی کە بەرەبەیانی ئەمڕۆ لە بەردەم پارکی ئازادی سلێمانی گربوونەوە بەڕێپێوان هاتنە بەردەم بەڕێوەبەرایەتی ئاماری سلێمانی لێرە ناڕەزایەتی دەردەبڕن و داوای مافەکانیان دەکەن. سڵاو لێبێ من سڵاو لێبێت ئەگە باسی ئەو داواکارانم بۆکەکەیەوە بۆچی لێرە گربوونەوە چەندین جارە ئێوە لێرە گردەبنەوە بۆچی وەڵام نادرێنەوە؟ ئێمە عەقدێکی دوومانگیمانە بۆ چەندین جار گرد بووینەتەوە ئەڵێن ئیسا ئیسا دوایە خەنەوە 4 مانگە سەرژمێری تەواو بوو تا ئیسا موچەی مانگی 12 وەرنەگرتووە. پێتان ناڵێن هۆکار چێکە وەرنەگیراوە؟ وەڵی هەر بڕووبیانوێکی جیاواز هەر بەرپرسەوە بە شێوازێک جوابەیەاتەوە کە هیچ جێی ڕاستگۆیی نییە. ئێوە بەنیازی چینەگە وەڵام نەدرێنەوە چەندین جار ئێوە گربوونەوە دەکەن؟ وڵی ئێمە و پەیامەکانمان پێگەیانون لە ڕێی ڕاگەاندنەوە لێرەوە بە شێوەیەکی مەدەنیانە داوایان لێەکەین وەڵاممان بن و حەق و مافێکی خۆمانە کە فێڵمان لێکراوە ئێمە فێڵێ بەڕوون و ئاشکرا دیارە فێڵمان لێکراوە بژمێرێکی خانەقین موچەی هەردوو مانگەی وەرگرتووە ئێمە موچەی مانگی 2 وەرنەگرتووە. ئەم شەقامەتان بربەست کردووە بەردەوام دەبن یاخود چی؟ بەردەوام بین تا گەینە وەڵامێکمان دەسەکەوێت لێرە. بەڵێ بینەرانی پایتەخت میدیا هەروەک لە وێنەکاندا دەبینن ژمارەیەکی زۆر لە بژمێرەکان لێرەدا گربوونەتەوە و باز لەوە دەکەن کە موچەی مانگی دووەمیان پێ نەدراوە کە مافی خۆیانە کە کاریان کردووە. لە کۆتایی ساڵی ڕابردوودا پاشەوەی کە لەلایەن حکوومەتی عێراقیەوە پرۆسەی سەرژمێری لە تاوی عێراق وەرێمی کوردستان ئەنجام درا چەندین بژمێر بەشدار بوون لە بەڕێوەچوونی پرۆسەی سەرژمێری لە تاوی عێراقدا ئەمەی کێسە دەیبین ئەمە چەندین جارە بژمێرەکان گربوونەوە دەکەن و ناڕەزایەتی دەردەبڕن و داوای مافەکانی خۆیان دەکەن باز لەوە دەکەن کە ئەمان بەپێی گرێبەست دەبوو موچەی 2 مانگیان وەربگرتایە بەڵام تاوەکو ئێستا موچەی 1 مانگیان وەرگرتەوە موچەی مانگی 2یان دیار نییە نادیارە. خاتون سڵاوت لێبێت بە دیاریکراوی پێم بڵێ ئێوە داواکاریەکانتان چییە؟ ئێمە داوای مافی خۆمانەکەین عەقدی 2 مانگمان هەیە و پارەی 1 مانگمان وەرگرتووە و داوای دامەزران دەکەن لەبەرەی بەشێکی زۆر بەی زۆری دەرچووی دانەمەزراون ئێمە عەقدێکی 2 مانگیمان هەیە بەپێی ئەو عەقدا ئەبوو ئێمە بۆ هەر مانگێ 250,000 وەرگرین بەڵام شایستەی دارایی 1 مانگمان وەرگرتووە. هۆکار چییە کە وەرتان نەگرتووە تاز ناڵێن هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی ئەوەی ئەڵێن پارە نەماوە بەڵام لە کاتێکدا زۆربەی پارێزگاکانی تر پارەکان وەرگرتووە و تاڵ. ئێوە چەندین جارە گربوونەوە دەکەن تاسا وەڵامیان نەداونەتەوە؟ هیچ وەڵامێکمان نییە هیچ شتێک هیچ کەسە جوابی یعنی قسێکی وای نەکردووە کە ئێمە قەناعەت بکەین بۆ وەری ناگرین. بەسی دیکەتان چی دەبێت؟ بە دڵنیایەوە ئێمە ئەگەر ئەمە هیچ جوابێکەوە هی ئەو جوابی داواکاریەکانمان نەدرێتەوە بە دڵنیایە هەڵوێستی ترمانە بێت. بەڵێ بینەرانی پایتەخت میدیا هەروەک گوێبیست بوون بژمێرەکان بازەوە دەکەن کە ئەمان گرێبەستی 2 مانگیان هەیە بەڵام لە ئێستادا تاوکو ئێستا موچەی 1 مانگیان وەرگرتووە بۆ موچەی مانگێکیان ماوە بازەوە دەکەن کە ئەمان بە گوێرەی گرێبەست بەگاماژەم پێکرد دەبوو موچەی 2 مانگ وەربگرن بەڵام لە ئێستادا تەنها 1 مانگیان وەرگرتووە لایەن بەڕێوەبەرایەتی ئاماریش و هیچ وەڵامێک نادرێنەوە. ئەمە چەندین جارەکە بژمێرەکان گربوونەوە دەکەن ناڕەزایەتی دەردەبڕن و داوای مافەکانی خۆیان دەکەن وەک دەبینن لە ئێستادا ئەم شەقامە کە بەردەم ئێمەرجنسی و نەخۆشخانەی مناڵبوونی سلێمانیە لە ئێستادا بربەستیان کردو دانێ بچنە ژوورەوە بەڕێوەبەرایەتی ئامار. پێشتریش چەند جارێکی دیکە بژمێرەکان گربوونەوە ناڕەزایەتیان دەربڕیوە لە جاری ڕابردوودا بژمێرەکان تەواوی
ئەو هەفتا پرسیارەوە چەندی نووسراوی دیکەیان وەک ناڕەزایەتیەک سووتاند و دڕاندیان لە ئێستاشدا جارێکی دیکە هاتوونتە سەر شەقام و داوای مافەکانی خۆیان دەکەن وەک دەڵێن ئەمان بە گوێرەی بگرێ بەس بەڵێنیان پێدرا بوو کە بۆ هەر مانگێک بڕی 250,000 دیناری عراقی وەربگرن کە 2 مانگە کە دەکاتە بڕی 500,000 دیناری عراقی بەڵام تاوەکو ئێستا تەنها 250,000 دیناریان وەرگرتووە و 250,000ەکەی دیکەیان تاوەکو ئێستا وەرنەگرتووە کە دەکاتە مانگی دووەم بەپێی گرێبەستەکەیان.